بەڵێ هەرسڵاتان لێ دیارە ئێستا من لەنێ ئۆهۆڵم کە کۆنفرانسەکەی تێدایە کۆنفرانسی هاوسەرگیری تەندروست کە ئەمڕۆ لە شاری هەولێر بەڕێوە دەچێت لەلایەن چەند ڕێکخراوێکەوە لە شاری هەولێر ڕێکخراوە کۆنفرانسەکە باز لە هاوسەرگیری تەندروست دەکات لە ڕووی تەندروستی ئاینیوە کە هاوسەرگیریەکی دروست بێت کە لە ماوەی ڕابردوودا هاوسەرگیرانەی بەشێک لەو هاوسەرگیرانی کە ئەنجام درراوە وەک پێویست نەبووە بەوەی کە وەک پێویست پشکنی لە تەندروستیەکان نکراوە و هەروەها ڕێکار لە تەندروستیەکان نەگیراوەتە بار لە ڕووی ئاینیشەوە هەم گرفتی هەبووە بۆی ئەمڕۆ هەم یەکێتی زانایانی ئاینی لێرە وجوودیان هەیە هەم بڵین وەزارەتی تەندروستی لێرە ئامادەیان هەیە هەم لەلایەکی دیکەەوە پسپۆڕێکی دەرونی و کاروباری کۆمەڵایەتی ئامادەی هەیە کە گفتوگۆ دەکەن لەسەر ئەوە زانیاری بەدەم بە ئەو کەسانی کە لە نێو هۆڵەکەدا ئامادەیان یەکوانی کە لە نێو هۆڵەکان بەشی زۆری خوێندکارانی زانکۆکانن کە ئامادەیان هەیە و دەیانەوێت زانیاریانە لەو پسپۆڕانە وەرگن کە ئەمڕۆ گفتوگۆ دەکەن. ئێستا پانێڵەکە دەستی پێکردو بۆ ئەوەی لە ڕووی زانستی و ئاینی و هەروەها کۆمەڵایەتی و هەموو ئەو زانیارانی هەیە لەسەر پرۆسی هاوسەرگیریی تەندروست بخرێتە ڕوو ئەوەی کە دەبینێت ئێستا گفتوگۆکە لە نێوان مامۆستایانی زانکۆ و هەروەها پسپۆڕانەوە کەسانی ئاینی کەسەوەیەکی زانانی ئاینی کوردستان لێرە ئامادەی هەیە زانیاری دەدەن بەو کچ و کوڕانی کە لە نێو هۆڵەکەدا ئامادەیان هەیە ژمارێکی زۆر لەو کچ و کوڕانە کە بەشی زۆریان خوێندکاری زانکۆ و پەیمانگەکانی هەرێمی کوردستان ئامادەیان هەیە و لەگەڵ ئەوەشدا چیرۆکی ئەو کەسانە دەجێڕنەوە کە هاوسەرگیریان کردو نەخۆش بوون گرفتیان هاتوۆتە پێش یەک دوانێک پێشەوەی دەستپێکی کۆنفرانسەکە و پانێڵەکە یەک دوو ژنێک چیرۆکی خۆیان جێڕاوە کە گرفتی تەندروستیان نەبووە و هاوسەرگیریان کردو و گرفتە بەسەر کاریگەری بەسەر هەم خۆیان و هەم منداڵەکانیان نەبووە ئەمانە هەموو دەخنەوە بوو ئەوەی لە داهاتوودا ئەو کەسانی کە لێرە ئامادەیان هەیە کە هاوسەرگیریان پێ بتوان بە شێوازێکی تەندروست هاوسەرگیری بکەن. بەڵێ